ئەمڕۆ خۆشبەختانە بە هاوکاری وەزارەتی تەندروستی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان سنتەری پەیوەندی یان کۆڵ سنتەر پێی دەڵێن کە لە بەردەستی هاوڵاتیاندایە بۆ پەیوەندیکردن بە شێوەیەکی خێرا و تەنها بۆ ڕێوشوێنی و ئامۆژگاری و بۆ ڕێنمایی تەندروستیە. بۆیە هەر لەم چوارچەوەیەدا ئێمە وەکو حکوومەت بەردەوامین لە پێشکەشکردنی ئەو خزمەتگوزاریانە لە پێناو سەلامەتی هاوڵاتیان و بەگەنیگی دەزانم لەم سونگەوە داوە لە هاوڵاتیان بکەم پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بن. ژمارەیەکی زۆر لەو کارمەندە بەڕێزانە کە لەسەر هێڵ دەبن بە مەبەستی ئامانجەکانی چەند ئامانجێکی گرنگ لە گرنگترین ئامانج کەمکردنەوەی ڕۆتین لەسەر هاوڵاتی بۆی هاوڵاتی بتوانێت پەیوەندی بەدام و دەستگای تەندروستی بکە بە شێوازێکی ئۆنلاین بەبێ ئەوەی بگەڕێتەوە بە تایبەتیش لە کاتی ئێستادا کە قەدەغەکردنی هاتوچۆ هەیە بەبێ دروستکردنی قەرەباڵغی و بەرکەوتن و هاتوچۆی ناو سیارە و هاتنی بۆ نەخۆشخانە بە ئۆنلاین دەتوانی ئاراستەی دام و دەستگاکانی تەندروستی وەربگرێ. دووەمیان کەمکردنەوەی قەرەباڵغیە، سێمیان دۆزینەوەی حالەتەکانە بۆ هەر حالەتێکی گوماناوی یان بزربوو لە ناو کۆمەلگا هاوڵاتی زۆر بە شەفافیانە دەتوانێت بەبێ ئەوەی بێت زانیاریەکانی بگەێنێت و ئاراستە دەکرێت لەلایەن تیمەکانی ژمارە 122 هێڵی گەرم.